دوای 7 ساڵ لە چاوەڕوانی خاوەنزەویەکانی گوندی کۆری دوای گۆڕینی شوێنی زەویەکانیان و دووبارە گەڕانەوەیان بۆ شوێنی پێشویان، پارێزگار و بەرپرسانی ئیداری شاری هەولێر سەردانی زەویەکانیان کرد و بڕیاری نەخشەی کۆڵانەکان و دیاریکردنی سەرە بلۆکەکانیان دەرکرد. ئەمە لە کاتێکدا دەبوو زیاتر لە 7 ساڵ پێش ئێستا زەویەکان لەسەر ناوی خاوەنەکانیان تاپۆ بکرێت. ئەو پرۆسەیە چەند جارێک گرفتی هاتە بەردەم، وەختێک زەویەکانیان گۆڕدرا چوە شوێنی دیکە و خەڵکە ناڕەزایەتیان دەربڕی، هاتنە سەرۆکایەتی شارەوانی، وەزارەتی شارەوانی، پارێزگای هەولێر. لە نەتیجەدا دەنجی ئەو خەڵکە گەیشتە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە نەتیجە بە خۆشحاڵیەوە زەویەکە گەڕاوە شوێنی خۆیان. ئەوەی ئەمڕۆ کە دەست پێ دەکا یەکەم شت دڵنیاییە لە بۆ ئەو خەڵکەی زەویەکانیان لێرە دەبی ئەو شوێنەی ئەوان تێدا ڕەزامەندن. دوو، پرۆسەی دانانی سرە بلۆکەکان دەست پێ دەکاتن، ئەوەش پرۆسەی یەکەم و هەنگاوی یەکەمە لە کارەکانی دیکەش کە بە دوای دادێتن بەپێی ئەو ئامادەکاریی کە کرایە تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی و شارەوانی دوو ئەو ماوەی لەبەردەستیان لە ماوەی 2 مانگدا و پرۆسەیە تەواو دەکەن. خاوەنزەویەکان ناڕازین لە سستی کارەکان و زۆری ڕۆتینیات لە فەرمانگەکانی حکوومەت، بە تایبەت کە چەندین ساڵە چاوەڕێن تاوەکو زەویەکانیان بۆ تاپۆ بکرێت و ڕێگە پێدانیان بۆ دەربکرێت، کەچی وەک خۆیان دەڵێن چەندین ساڵە بەردەوام دەستیمان پێ دەکەن. بەڕێ سەرۆکی شارەوانی و جەنابی مەعافس بەڵێنی خۆیان داوە لە دوای ئەو قۆناغی داهاتوو بەردەوام بێ. داواکاری مەش قۆناغی داهاتوو گەیاندنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانە و ڕێپێدانی دروستکردنی خانووە لە بۆی ئەو بابەتە، ینی بابەتە ئەنجامەکی بنەڕەتی هەبی و بابەتەکە کۆتایی پێبێ، نەگەڕێنەوە خاڵی سەرەتا. ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمە ڕۆتینیاتمان لۆ زیادکەن بەڕاستی ناکرێ، ینی دوای 7 ساڵ ڕۆژ بە ڕۆژ هەر مەسەلە قسەکان هەمووی دووبارەبی. لەبەر ئەوەی چەند تاخیر بێ خەڵک بەڕاستی بێزار دەبی، ئەمەلی نامینێتن، ناچار دەبی بیفرۆشت، نایچی بکە ساڵێک دوو چەند چاوەڕێ بکە، بەس نییە ئەوجە نامانێ بەڕاستی وەکو هەندێک منطقەی ترمان لێبێ کە دوای 16 ساڵی چیان لە بۆ نەچووە، دەمانەوێت دەست و بردێک بکەم بەڕاستی چکۆمە زۆر لەمێژە چاوەڕێنە. زەویەکانی گوندی کۆری 1426 پارچە زەویە ساڵانێکە وەکو قەرەبوو دراونەتە کرێنشینان و خاوەنەکانیان چەندین ساڵە چاوەڕوانی تاپۆکردن و ڕێگەپێدانن تاوەکو شوێنێکی نیشتەجێبوون بۆ خێزانەکانیان بنیاد بنێن و لە کرێچێتی ڕزگاریان ببێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.